ئەو کەسایەتیە خەمبارەی هەموو جیهانی خستە پێکەنین. چارلی چاپلن بە ئەفسانەی کۆمیدیا دادەنرێت، ئەکتەرێکی بەریتانی و دەرهێنەر و ئاوازدانەر و نووسەری سیناریۆ و گەورەی فیلمە بێدەنگەکانە. ئەوە ناسرا بوو کە هەموو کاتێک جیهانی دەخستە پێکەنین، تەنانەت لە سەردەمەکانی جەنگیشدا ئەو هەر بەردەوام بوو لە خزمەتکردنی خەڵکی. بەڵام ئەو ئەفسانەیە لە پشتی ڕوخساریەوە ئازار و خەمێکی زۆر هەبوو. یەکێک بوو لەو کەسایەتیانەی هەر لە منداڵیەوە ژیانێکی سەخت و ناخۆشی بەڕێ کردووە. خێزانەکەی یەکێک بوون لە هەژارترین خێزانەکان لە لەندەن. چارلی لە ساڵی 1889 لەدایک بووە. خاوەنی باوکێکی سەرخۆش بوو، لەگەڵ دایکیدا لە هۆڵێکی میوزیک کاریان دەکرد لە لەندەن. بەڵام کاتێک چارلی تەمەنی دەبێتە 4 ساڵ، دایک و باوکی لێک جیا دەبنەوە. دواتر لەگەڵ دایکی و براکەیدا دەست بە ژیانێکی نوێ دەکەن. دایکی چارلی هونەرمەندێک بوو بە ناوی لیلی هارلی، کاریگەریەکی زۆری بەسەر ژیانی چارلیەوە هەبوو. هەمیشە لە ناو خەیاڵەکانی چارلیدا بوونی هەبوو، چونکە ژیانی چارلی پەیوەست بوو بە دایکیەوە. وێڕای ئەوەی هەژار بوون، بەڵام هەمیشە دایکی هەوڵی دەدا کە فێری شانە و میوزیک ژەنینی بکات. کاتێک چارلی تەمەنی دەگاتە 9 ساڵ، هانی دەدات کە توانە هونەریەکانی بەرەو پێشەوە ببات. تا ئەو کاتەی ئیتر بە تەواوەتی نیشانەکانی شێت بوون بەسەر دایکیەوە دەردەکەون. دەبرێتە نەخۆشخانەی دەرونی، لەوێوە دووبارە ژیانێکی ساخت دەست پێ دەکاتەوە. لەگەڵ براکەیدا ناچار دەبن بچنە لای باوکە سەرخۆشەکەیان و لەگەڵ ئەودا بژین. بەڵام هەر زووش باوکی بەهۆی لاوازبوونی گورچیلەکانیەوە گیان لەدەست دەدات. لە دوای مردنی باوکی، چارلی لە تەمەنی 13 ساڵیدا واز لە خوێندن دەهێنێت. لەگەڵ براکەیدا دەست دەکەن بە کاری پاکردنەوە و بۆ یاخکردنی پێڵاو. دوای ئەوەش چەندین کاری جیاوازی تر دەکات. هەوڵی ئەوە دەدا کە بچێتە بواری سینەماوە. دوجار هەلی ئەوەی بۆ دەڕەخسێت کە بچێتە بوارەکەوە. بەڵام هەر لە سەرەتای دەستپێکردنی کاری هونەریدا تووشی خەمێکی گەورەیتر دەبێت. ئەویش مردنی یەکەمین خۆشەویستی ژیانی دەبێت بە ناوی هیتی کێڵی، سەماکەرێکی ئێرلەندی بوو. لە ساڵی 1970 کۆچی دوایی دەکات. لەو ڕووداوەشەوە کاریگەریەکی زۆر لەسەر ژیانی چارلی دروست دەکات، بە تایبەتی لە دوای ئەوەی 3 ساڵ دوای مردنی خۆشەویستەکەی، واتە لە ساڵی 1921 پێی دەزانێت. ئەوەش تووشی خەمۆکیەکی گەورەی دەکات. وێڕای هەموو ئەوانش کە بەسەری هات و چەشتی، بەڵام دەستبەرداری بەدیهێنانی خەونەکەی نابێتەوە. بەرەبەرە زیاتر ناوبانگ پەیدا دەکات. دەبێتە یەکێک لە بەناوبانگترین کەسایەتیە جیهانیەکان. چارلی لە فیلمەکانیدا هەمیشە وێنەی ژیانی هەژارانی دەکرد. لە بەناوبانگترین فیلمەکانی سیتی لایت بوو کە لە ساڵی 1931 بەرهەمی هێنا. دواتر لە ساڵی 1952 لە ئەمریکا دەردەکرێت، لە دوای ئەوەی بە کەسێکی کۆمەنیست تاوانبار دەکرێت. بەڵام وێڕای دەرکردنیشی ئەو هەر بەردەوام بوو لە خزمەتکردنی ئەو هونەرەی کە خۆی پێی وابوو لەوێوە بە بێدەنگی دەتوانێت دەنگی خۆی بگەێنێت. چارلی چاپلن لە سویسرا لە ساڵی 1970 لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی دەکا و چیرۆکی سەرکەوتنیشی ئەو بێدەنگیە گریاناویەی بوو کە توانی بەهۆیەوە هەموو جیهان دڵخۆش بکە و پەیامەکانیشی زۆر بەوردی بگەێنێت.